وصلى الله على ئەو بەحری نوری علم و عرفان کە دەرکی غەوری ناکە غەیر علم الله سبحانه. بسم الله والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوشکان و برایانی ڕۆژوان، خۆشحاڵم لە زنجیرەیەکی تر لە زنجیرەکانی بەرنامەی خۆراکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە خزمەتتان ناشا دەبین. لە حەڵقەی ئەمڕۆیە باسێکی ڕژێمەکەین. بەتوان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە بەرنامە و بە سیستەم نانی خواردووە، بەڵام شتێک هەیە لە کوردەواریە ئەڵێ توخوا تۆزە نان بخۆ، داوت بە بەخوا من خەریکی ڕێجیمم. با بزانین ڕێجیم یعنی چی؟ یعنی ڕژێم، یعنی بەرنامە. کابرا وازانێ زۆر مستەقەفەکە ئەڵێ بخوا من ڕێجیمەکەم، بەڵام ئاگای لێ نییە کە ڕێجیم پێشەوەی کە ئەو دایبێنێ، پێشەوەی کە ئەو بیکە، پێش ئەوەی کە ئەو زۆرخۆری بکە و لە زۆرخۆریە بێتە سەر ئەو قەناعەتەی کەیترە بێ لەمەوە دوا دەست بگرێتەوە کەم بخوا. 1400 ساڵ لەمەوە پێش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو پەڕی تەخت و عەرش و دەسەڵاتی خۆیان ئەمی تەطبیق کردووە، نەک بەسەر خۆیان بەسەر سەحابەکانیشیان. کەواتە ڕێجیم یعنی ڕژێم، یعنی نظام، یعنی بەرنامە، یعنی تۆ بە بەرنامەشت بخۆی. بابزانین ئەم بەرنامەی لە خواردنی ئێمە هەیە؟ بەتاکید نە، بەڵام بابزانین لە خواردنی پێغەمبەری خۆیان هەبووە صلی الله علیه و سلم. ئەساسی ڕێجیمی ئیسلامی چییە؟ ئەوەیە کە خۆت پارێزی لە خواردنی چەور، کۆلیسترۆڵ، ترایگلیسراید، ئەو خواردنانی کە مشەبعن بە چەوری، ئەوانەی کە عەرزمان کردن پێوتێ فاست فود. دووەم، ڕیاضەیەک و وەرزشێک و جوڵەیەکت هەبێ، هەر ناوێکی لێ ئەنیت، ناوێنی جوڵە، ناوێنی ڕۆیشتن، ناوێنی سێران، ناوێنی سەردان، ناوێنی مزگەوت، ناوێنی تەراویح، ناوێنەی لەیلەتوڵ قەدر، گرنگەوەیە جوڵەیەکت هەبێ، هەستانێکت هەبێ، قیام اللەیل گرنگەوەیە بجوڵیتەوە. ئەمە پێوترێ وەرزش، کە ئەمە هەمووی ئەو تاقەی کە لەشتا کۆبێتەوە سەرفێکە. پێشەوەی کە بنیشێ بەکارێهێنیت و لە ماسوولکەکانە جارێکی تر کۆیەکەیتەوە سەرفێکی، چووکە هەموو جوڵەیەکی ماسوولکە پێویستی بە تاقەیە. خواردنی تەندروست خۆشەویستەکانم، خواردنی ڕێژیم لەوەیە خۆی بینێتەوە کەمترین ڕێژەی خواردنی پێویست بخۆیت، بەبێ ئەوەی کە بێڵی لە سنوور دەرجێت و سنوور ببەزێنێت و لە ناو بۆریەکانی خوێن تا کەڵەکە بێت، ئەنجاو کاتە جەڵتە و زەبحە و شەلەل و نەخۆشی دڵ و کێشەکانی ترە بۆ دروستکە. نیێڵی بێ بەزەخت، نیێڵی بێ بە شەکرە، ئەمە هونەرە. بۆیە ڕێژیمی ئیسلامی لەمەیە خۆیە بینێتەوە کە هەموو ئەو خواردنانی کە حەڵاڵن بیخۆیت، خواردنێکی زیان بەخش نەخۆی، وەکە خواردنێکی حەڵاڵ و سوود بەخشی شەخۆیت، لە سنوورا بیپارێزی و نەیەڵیت لە سنووری پێداویستی لاشە دەرچێ، چونکە ساڕێژەکە کە ساڕێژی کرد ئەنیشێ، کە نیشت ئەم جارە بۆ هەڵناکەندێ. کابرا لە تووشی زەخت بوو، ئەڵێ تووشی شەکرە بووم، ئەڵێ تووشی زەبحە بووم، قەستەرم بۆ کراوە، وەڵا دەماریان بۆ چاندوم. بەڵێ هەموو ئەمانە لە ڕێیە، خوای گەورە پەنای ئێمە و هەموو ڕۆژەوانان و هەموو موسڵمانان بە. جارێکن کابرای هاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی شیری بۆ بێن، شیریان بۆ هێنا خواردی. کابرایەکی کافر، وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله. شیری مەڕێکی خوارد، شیری دوو مەڕیان بۆ هێنا خواردی، سێیان بۆ هێنا خواردی تا حەوت. شەو لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مایەوە بەیانی موسڵمان بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی شیری بۆ بێن، شیرێکیان بۆ هێنا و خواردی، شیری دووەمی تەواو نەکرد. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی المؤمن أو المسلم يأكل في معين واحد والكافر يأكل في 7 أمعاء. مسلمان بيك معيدة أخوة، بيك ريخوال أخوة، يك دانتي أكا يك دانا بركة، بلام كافر 7 دانا بركة، 7 دفر. بو شكو تشاو شنوكا أما بركة أو اشتيكا أو اشتيكا هر لكوا هر لنبو هر لتير من أخوة هر لبينن تير ناخوة. بلام مسلمان لي الحمد لله كوتي الحمد لله دسي بريشة هناو بس هي هناو هات السرسكي وأجا تيرج نبو بيه
دەستی ماندوو لەسەر سکی تێرە هەز بە تێریەکە ئەگەر هەر تێریش نەبوو پێغەمبەر ئاسا و سەحابە ئاسا عومەر و ئەبوو بەکر ئاسا بەردێکی لێ ئەبەستێ بۆ ئەوەی کە پشتی ڕاست بێتەوە بۆی کە هەز بە برسێتی نەکە. ئەمە ڕەجیمی ئیسلامیە خۆشەویستەکەم ئەگەر تا ئێستاکەنەوە بیستووە ئەوەی کە خەڵکی ترەیکا خەڵک تێر ناخوا کابرا بینیت ڕێجیمی تەطبیقەکە خواردن ناخوا ئەلە وڵا کاک تۆجان من مەعیدەم یاوێت تێژان بۆ وڵا ڕێجیمەکەم و ئێستاکەنە سنتەرێکیش کراوەتەوە هەموو شەوێکیان هەموو بیانێکم ڕازشی لە یەکەم وەختێکە زانم ئەلم بڕۆ 6 مانگی تر وەرە فاسێکی ترم بۆ بکە هاتوتۆ دوو قاتی ئەو ساری گۆشتی گرتووە تمەس هەر چیەکی ئەو ماوەیە نەخواردووە و لە خۆی گرتوتەوە ئەنجارە هەر هەمووی قەرەبووە کاتەوە بە قەزا هەمیە جێڕێتەوە دوو ئەو نەخۆی قەڵەوەکە بۆ چونکە لە قەناعەتەوە نییە خۆی بەرامبەر خواردنەکە ئەو نە زەعیفە خۆی پێناگیرێ هەراوە سەیری ئەماکە و سەیری ئەواکە و جارێ دوان جارێوتی بەخوا گۆژ ناخۆم دوو جاروتی بەخوا چۆری ناخۆم سێ جاروتی بەخوا کەبابەکە لابن چوار جاروتی بەخوا سەر و پێ دوکتۆ لەی مەنع کردوم بەخوایەتە جاری چوارەم تا سنوورەکە ئەشکێ بۆ چکە ئەمە لە ئەسڵی قەناعەتەوە ناتەوە بەس ئەوێ خۆی زەعیفکە چۆن خۆی زەعیفکە بەم شێوەیە چکە ئەمڕۆ خۆ زەعیفکردن مۆدیلە بەیانی ئەگەر قەڵەو بوون بوو بە مۆدیل جا نازانێت چۆن خۆی قەڵەوکە خۆی ئەمە بەڵای ئێمە کەواتە ئەمە لە قەناعەت و لە باگراوندێکی عیلمیەوە نەهاتووە ئەمەش دیسان و جۆرێکە لە چی؟ ئەمە جۆرێکە لە مۆدیل پەناگرم بەخوا. بەڵێ خۆشەویستەکانم ئەوەی کە ئەمڕۆ مەشاهیرەکان تەطبیقێکن هونەرمەند و ئەستێرەکانی گۆرانی و یاری و هونەرمەندەکان و ئەفلام و سینەماکان تەطبیقێکن ئەمڕۆ خەڵکی ئێمە حەزەکە چاو لەوان بکە بەڵام زان ئەوان چیەکەن لە حەزێکی تەقلیدیان کەی بەحسێکی بەریتانیا ئەڵێ هونەرمەندەکان و ئەکتەرەکان و مەشاهیرەکانی ئێمە لە هەموو هەفتەیەکە 2 ڕۆژ خۆیان لە خواردن ئەکێشنەوە تەنها خواردنێک ئەخۆن تەنها 500 سیعرەی حەراری هەبێ واتە بە کولە مەرگی بەشیانەکە و بەشیان ناکە بەشیشیان ناکە ئەمە ئەو 2 ڕۆژەیە کە ئێمە پێڵین 2 ڕۆژ لە هەفتەیەکە بە ڕۆژوو جا ئەوانیش بە غەریبتر لەمە ئەڵێن 2 ڕۆژەکەش نابێ بەدەم یەکەوە بێ دوور بێ لە یەکتری سوبحان الله ئێمە بە ئەسەحتر ئەڵێن دووشەمان و پێنجشەمان بڕۆژووین یعنی کوڕی باوکم لە جاتەیەوی کە خۆ بە ڕێژیمێکەوە مەشغوڵ کردووە خۆ بە ڕژێمێکەوە مەشغوڵ کردووە خۆت بەستوێتەوە بەم شتانەوە باشە بۆ خۆ عەزێت نایبی بە ڕۆژووبی هەر ئەوە هیچی ترم لە تۆ ناوێت بەس ئەو نەبەیە بە ڕۆژوو بە بەس هیچی تر ئەو ڕۆژووە کە ئەجر و پاداشی لەخوا داواکەی و ئەوەی کە لە تەندروستی و سەحەتایە بۆ دیێتە دی ئەمە ئەولاترە یان تەنها لەبەر هۆکارێکی دنیای و مۆدێلات و چاولێکەری خۆت لە کۆمەڵە مەلەزاتی دنیا بکێشیتەوە بۆیە ئیسلام ئەمەی حەل کردوویان نا ڕێجیم پێتەڵێ لە ڕۆژێکە ئەو نەنانە خۆیت ئەو نە کەوچک برنجە خۆیت ئەگە برنجی تیابێ ڕێجیمەکە هێلکەیەک ئەو نە گۆشتی ماسی ئەو نە میوە ئەو نە سەوزە ئیسلام ئەم تەحدیدەی کردووە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم كان يصبح ب7 تمرات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەیانیان کە هەستاوە چی کردووە 7 دەنگ خورمای خواردووە ئەمڕۆ 7 خواردووە بەیانی 4 خواردووە 2 بەیانی 10 خواردووە توێتی هەموو بەیانیە 7 دەنگ خورما ئەی بۆ هەژ نەبێ بەی ڕێجیمەکە وایە بەرنامەکە وایە بێ 7 یعنی 7 ئاگاتان لێ بێ 7ەکە لە فەراغەوە نهاتووە چونکە سیستمەکە وایە بێ 7 دەنگ خورما ئوخوای چێ لە 1400 ساڵا بیری لەوە کردووە عەدەدی خورما دیاری کا بە 7 نەخێر لە حەدیثێکی تر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لا تقارنوا یعنی چی یعنی دوو بەیەکەوە شت مەخۆن ئەم خواردنەی کە ئەی خۆیت تێ چێژی لێ بکەی خورمایەکە نوقڵێکە
دانە بێخەرە دەمتەوە دوو مەی خەرە دەمتەوە ئیلا مەگەر خاوەن ماڵەکە ئیزنە بە. ئەمە عەزەمەتی دینەکەی ئێمەیە. نەک لە 7 عەدەدی دیاری کردووە، لە 2 عەدەدی دیاری کردووە، بەڵێ اقتصادی کە، ڕێجیم کە، دوانەکە پێکەوە مەخۆ. یەکێک ئەگەر تێرە پێ خوارد مەیکە بە 2 یەکەکە بێڵە بۆ یەکێکی تر. سبحان الله. چیتر بڵین؟ ئەڵێین وصلى الله على ئەو بەحری نوری علم و عرفانە کە دەرکی غەوری ناکە غەیر علم الله سبحانه. والسلام عليكم ورحمة الله وبركاته.